سپاس کاک بڵند ساعتێک و بەبوو پێنج لێر قەینا مادەم ئیش دەبوو قەینا سپاس بەخێر بی طبعا زۆر خۆش بوو بۆ من کە باسی و بەرنامەیەمان کرد یەکسەر قەت نەوپرسی هەرێ چییە پرسیارەکانێ چی نییە ئەتەوێت چی بڵێ باسی چی بکەین جا و جورئەتە زۆر خۆشە سپاس دەکەم نمونەت هەر زیاد بێ ئینشەڵڵا ئەمەوێ لە شتێک دەست پێ بکەم ئەم سێناوە تۆ بە کامیان مرتاحی کامیانت خۆشترەوێ ڕۆژین و شانیا و شیراز هەر سێناوەکە هەر سێ کارەکتەرەکە خۆشەویستێکی تایبەتی هەیە بۆ من بەڵام لە هەر هەمووی زیاتر کە زۆر زۆرم خۆش بووێ ڕۆژینە چکە ڕۆژین کارەکتەرێک بوو زۆر جوان توانیم بەرجەستەی بکەم ئەوەنەی کە خۆم سەیرم کرد بێتەوە لە خۆم ڕازی بم و هەروەها فیدباکی خەڵکیش هەروەها لەبەرەوەی لەگەڵ دەرهێنەرێکی زۆر زۆر باش من ئەو ئیشم کرد کە جێ شانازیە بۆ دوایی دێمە سەر و باسانش و هەروەها لەبەرەوەی یەکەم کاریشم بوو ڕۆژین لە فیلمی ئەزمونە شیرازیش بە هەمان شێوە ینی خۆشەویستێکی زۆرم بۆ کارەکتەرایە چکە تۆ خۆشەویستیت نەبێ بۆ کارەکتەرەکە ناتوانانی بە تەواوەتی بەرجەستەی بکەی و شانیاش زۆر تایبەت بوو لە لای من چونکە شانیا منی بە تەواوەتی خستە ناو خەڵکەوە چکە بمانەوێت و نەمانەوێ سینەما ئەو ناسێنێ بە کەسانێکی نوخبە کە زیاتر عاشق بە سینەمان بەڵام دراما ئەو خاتە هەموو ماڵێکەوە ڕاستە مادەم ڕۆژینە دڵبژارت ئەو دوای دێنە سەر یەکە بە یەکەی ناوەکانیش دیارە حەزەکەی زیاتر مەسەلەن باسی فیلمی ئەزمون کەین بابەتەکانی فیلمی ئەزمون و خۆشم زۆر پێم خۆشە بەڕاستی چونکە یەکێکە لە فیلمە هەر باشەکان کە لە مێژووی سینەمای کوردی کە تا ئێستا کراوە جێباخێکی زۆرە فیلمی ئەزمون ئەزمونێکی چۆن بوو بۆ تۆ یعنی وەک ئەوەی کە یەکەم جارت بوو ئەکتەری بکەی لە فیلمە یەکەمین جارم بوو ببم بە ئەکتەر وەکو خۆتەڵی ئەزمونێکی زۆر زۆر باش بوو بۆ من هەم لە پێش کامێرا هەم لە پشت کامێرا لەبەرەوەی من پێشتر پێشەوەی نواندن بکەم ماوەی 9 ساڵ لە پشت کامێرا کارم کردووە ئەزمونێکی یامێ بۆ تەواوی ژیانم لە ڕووی هونەری ئیشی کاستینگ دەکرد بەڵێ من کاستینگ دایرێکتەر بووم هەندێک کاتیش لە چەند ئیشێکە کاستینگ دایرێکتەر کاستین دایرێکتەر باشێکی زان ناوبەتە خەڵک بەڵێ کاستین دایرێکتەر واتە ئەم کەسەی کە ئەم پۆزیشنەی هەیە ئەم کارەی هەیە کاری کاستین دایرێکتەری ئەکات بە پێی ڕۆڵەکان لەگەڵ دەرهێنەرادانی شێڕێکەون لەسەرەوەی کە چ جۆرە فەیسێکیانەوێت بۆ ئەم کارەکتەرە ئەم کەسە هەڵەسێ بە دۆزینەوەی ئەو جۆرە ئەکتەرە ئەو جۆرە دەم و چاوە ئەو جۆرە شکڵا ئەم کارەکتەرە بەڵێ کە شیاو بۆ هەم سیناریۆکە و هەم کارەکتەرەکە بەتایبەت باش فیلمی ئەزمون هەستەکەی حەقی تەواو دیە بە کارەکتەری ڕۆژین ناتوانم لە سەیاسە خۆم ئەو بڕیارە بم لەبەرەوەی یەکەم کارم بوو وەکو نواندن لی ئەترسام زۆر ئەترسام یەکەم ڕۆژکە چوومە بەردەم کامێرا سترێسێکی زۆر زۆرم هەبوو ناتوانم بڕیارە بم بەڵام وەکو ئەوەی کە لە سینەماکارەکانم بیستۆتەوە کە پێیان وتومەتەوە هەم لە فستیڤالەکانی دەرەوە هەم لە فستیڤالی ئێرە هەم لەوەی کە هاتوون بۆ بینینی فیلمەکە لە سینەما زۆر دەستخۆشیان لێ کردوم زۆر زۆریان بەدڵ بووە فیدباکی زۆر باشی هەبووە بەڵام ئێستا کە خۆم سەیریەکەمەوە جارجار ینی ئەڵێم ئەبوو لەو دیمەنەیان من زیاتر هەوڵم بەزەکەی حەزەکەم دووبارێکەمەوە دەست خۆش باشە فیلمی ئەزمون بوو بە ئەزمون مەسەلەن بۆ ئەم هەموو ئەزمونە بۆ ئەزمونەکانی دواتر بۆ فیلمەکانی دواتر چ فیلم و چ ئەو درامای کردان بەدڵنیاییەوە چۆن وەکوتم ینی ئەزمونێکی زۆر باش بوو بۆ من هەم لە ڕووی ئەوەی کە ستافەکەیان زۆر زۆر باش بوون من وانەیەکی زۆر باشیان لە فێر بووم ئەگەر بۆ نمونە جارێکی تر وەکو ستاف کار بکەم لە پشت کامێرا
ئەزانم چۆنەڵی چ ڕێز و ئەحترامێکی ترم هەبێت لەگەڵ ستافەکەمە لە ڕووی ئیشەکەوە، چونکە فیلمی ئەزمون ئەتوانم بڵێم لە تەواوی هەموو کارەکانی کە کردومە بەرزترین ڕەوشتی هونەری هەبووە، زۆر پرۆفشناڵ زۆر بەڵێ بێگومان لە کاتێکا طبعاً ئەوەنەی من ئاگدارم جەماعەتی کروی فیلمەکە چ ئێرانیشی تیا بوو خەڵکی وڵاتانی تریشی تیا بوو هاتوو ئەمانە هەمووی ئەبنە نمونەیەکی باش چ ئێمە ئینتاجەکەیمان بینی زانیمان کە ئەنجامەکەی چۆنە چەنە فیلمێکی باشە و چونکە ئێستا وای لێ هاتووە تقریباً ئەڵێن کە ئیتر ئەم کەسە دەرهێنەرە ئەبێت تووڕە بێ ئەبێت جنێو بە ئەبێت یعنی ئەمە سەقافەتێکی ئەسڵ سەقافەت نییە نێکی نەقاڵبی سەقافەتەوە. سەفەری چیک چۆن بوو ئەحساست بە یەکەم فیلم مەسەلەن تۆ بەسەر فەرشێکا ڕۆیشتی کە جۆنی دیت بەسەرەوە فەرشە ڕۆیشتووە چۆن بوو ئەحساس چۆن بوو؟ ئەحساسەکە ناتوانم ینی ئێستا پێناسەی بکەم چونکە زۆر تایبەت بوو ئەوەتەها خەوێکە ئەی بینم و من زۆر عاشقی ئیتن هاک بووم لەوێ ئەوم بینی ئەنی دائیم ئەموت خوایگیان ئەگەر ئیشم کرد بمگەێنیتە ئاستێکی زۆر بەرز یعنی سپاس بخوا من هەموو ڕۆژە سپاسی خواکەم کە بە یەکەمین فیلمم من چوومە ئاستێکی زۆر باش ئەمە زۆر باش فیلمەکە فیلمی ئەزمون یەکەمین نمایشی لە فستیڤالی کارلۆڤیڤاری بوو لە وڵاتی چیک ئەو فستیڤالە یەکێکە لە فستیڤالە گەورەکانی جیهان لە لیستی دەیە فستیڤالەکە زۆر باش بوو زۆر تایبەت بوو هەم بۆ من هەم بۆ ئەوانەی کە لەگەڵم بوون یەکەمین نمایشی بوو لەوێ لە یەکەمین نمایشە کاتێ نمایش کرا یەکەم جارم بۆ خۆشم فیلمەکە ببینم و یەکەم جارم بۆ خۆم ببینم لەسەر شاشەی سینەما نەگریە زۆر گریام دەستپێکی فیلمەکە من گریام فرمێسک بە چاومە هاتە خوارەوە تا کۆتایی فیلمەکە تەواو بوو کە فیلمەکەش تەواو بوو دائیم لەگەڵ کاکشۆکە توانە ئەیڵێنەوە خۆزگە کەسێکمان لەو کاتەیە هۆشی ئەوەمان هەبووە بیری ئەومان هەبووە کە تەسبیری ئەو لەحزەیە بکەین لەبەرەوەی ئێمە لە ناوەڕاستی قاعەکەیا بووین قاعەکەش 2 قات بوو نزیکی 1500 کەسی لێ بوو هەمویان هەستان لە پێشەوە ئێمە لە ناوەڕاستا بووین لە دواوە و لە قاتی سەرەوە هەمویان بە پێوە تقریباً بەخوا ئەگەیشتە 5 دقا شتێکی ئاوا بەس چەپڵەیان بۆ لێین ینی ئەحساسێ بوو نازانم زۆر خۆش بیریشی لێکی تۆ زۆر خۆشەوە ئەحساسان ئەمە هەڵبەتە بەس گرنگی تۆ نییە کە تەمسیلێکی باشت کردووە بەڕاستی هەرچەنە زۆر گرنگە تۆ بە یەکەم فیلم بتوانی ئەو ئەدایە بکەی ئەو ڕۆڵە ئەوەندە بە باشی ببینی مەسەلەن کە نەتیجەیەکی ئاوای هەبێ و لە هەمان کاتان لەوانەیە بۆ تۆ هەم زەحمەتتر بوو بێ هەم ئاسانتریش بوو بێ چونکە تۆ یەکەم فیلمت لەگەڵ دەرێنەرێکی گەورەی وەک مامۆستا شەوکەت بووە جا ئەمە زۆر ترسێکی زۆری ئەویست سترێسێکی زۆر هەبوو بۆ من بەڵام کاک شەوکەت بە جۆرێک مامەڵی لەگەڵە کردی کە نەی ئەهێشت تۆ هەست بۆ ترسە بکەی هەست بۆ سترێسە بکەی ئەنی زۆر لەسەر خۆ ئەهاتە دەنیشتم وانیا ئەمە وایە ئاوایە ئەمە ئەکشن لاینەکە ئیتر تەواو خۆت هەموو شتێکت ئەکرد کەی بینی حەزەکەی تەمسیلی بۆ بکەین ینی زۆر پیاوێکی زۆر لەسەر خۆ ئەمەش ڤێرژنێکی ترە بەڕاستی لە مخریج چونکە پێشتر چەندمەها ساڵ پێش ئێستا ینی خەڵک پێی باوە کە مخریجە بێ بەڕاستی لەگەڵ ڕێزم ئەبێ مخریج بێ ئەدەب بێ بە زوان نییە ڕاستە کاتە تۆ شەوکە دەمینت هەیە مەسەلەن کاک حسێن حەسەنت هەیە ئەوانە هەموو دەرهێنەری باش و بە ئەزمونن بالمناسبە تۆ وتت معجبی بێت ئەکتەرێک ئیترێ ئیتن هاک ئیتر ئەو تەواو کەسی ترنە نا ئاکتەری تریشەیە بەڵام من زیاتر معجبی سینەمای ئێرانم زۆر معجبی سینەمای ئێرانم لەبرەی زیاتر حەزم بە چیرۆکی کۆمەڵایەتیە
و بۆ منیش کە وەکو ئەکتەرێک ئەگەر بیر بکەمەوە بۆ من ئەوە گرنگترە زیاتر سەیری فیلمێک بکەم ئەوە هیچ تۆ بە سەیری هەموو جۆرە فیلمێک بکەیت بەڵام ئەوەی کە بۆ من زیاتر گرنگە ئەبێ سەیری فیلمی وڵاتێک بکەم شوێنە بکەم کە لە کلتوری خۆم و نزیک بێ لەبەرەوەی من ناتوانم بێم سەیری ئەنجەلینا جۆلی بکەم بەڵێم من وەکو ئەو تەمسیلەکەم بۆ من نابێ بۆ ئێرە نابێ لەبەرەوەی ئەداکردنمان تۆنی دەنگمان ڕەفتارمان هەموو شێوازێکمان جیا ئەتمۆسفێری تەمسیلکردن ئەوانە هەمووی فەرقی هەیە لایەنە سایکۆلۆژیەکانی ئەوان هیچ استفادەیان لێکەی لەو ئەکتەرە ئێرانیانە یعنی هیچ کاریگەریان هەیە لەسەرت ئەتوانم لێیان وەربگرم و لێشیان وەرەگرم بەڵام نایم لاساییان بکەم ئەوە باشە کەسێکی کەشێ ئەکتەرێکی کە هەیە کچێکە ناسلیهان تورکە ئەویش زۆر متابعەیەکەم و زۆریش لە ڕووی نواندنەوە شتی لێ وەرەگرم چکە لە لای من ئەکتەرێکی زۆر باشە و کچە ئەی کورد ئەکتەری کورد زۆر ماجێبی ماهیر حەسەنم و وەزام جارێکی تریش تومە خەونمە ئیشێکی لەگەڵ بکەم کاک ماهیر کاک ماهیر بەڵێ ئەکرێ ئەکتەری باشمان ئەکرێ بۆنە چیتر چێت پێ مەسەڵەن جگە لە کاک ماهیر چێت پێ قودوەیە چێت پێ زۆر ئەکتەرێکی زۆر باش چ لە ئافرەتەکانە چ لە پیاوەکان کوردەکان سۆلافخان هەبوو بە ڕەحمەت بێ خاڵێ خۆش سۆلافخان لە ئەکتەری ئافرەتە بەلامەوە تاکە ئافرەت بوو زۆر جەریء بوو زۆر بوێر بوو نواندنیشی زۆر سروشتی بوو هەستە ناکرد تەمسیلەکات ئەی لە ئەزمون لە فیلمی ئەزمونە چێ پێدوا بوو کە مەسەلەن هەم ساعیدێکی باشە بۆ کاتێک کە تۆ تەمسیلەکەی بەرامبەری هەمیش بە ڕۆڵی چێ سەرسام بوو زۆر لە فیلمی ئەزمون من دیمەنەکانم زیاتر لەگەڵ ئاڤان بوو یان لەگەڵ کاکشواناتۆف بوو لەگەڵ ئەوانی کە ڕۆڵم لەگەڵ بینیون دائیم ئەو خۆ گونجاندنم کردووە کە بگونجم لەگەڵ هەموویە بەڵام کاکشوان ئیشکردن لەگەڵی خۆشترە ئاسانە ئیشکردن لەگەڵی لەبەرەوەی قسە و لەگەڵەکە هەردووکتان لە یەکتر تێ ئەگەن و دوو ئیشیشم لەگەڵ کردو کاکشوان هەم فیلمی ئالودەر باشە یەمەوە یەکەم پرسیارم لێم پرسی وتم ڤانیا ئەم سێناوە کامیانە زیاتر خۆشەوی بۆ یەکسەر وتە ڕۆژین بۆ ئەوت لەلا مەسەڵەن خۆشەویستتر وەکوتم لەبەر ئەوەیە کە یەکەمین ئیشم بوو ڕۆژین کارکتەرێکی زۆر جوان بوو هەستمە کرد یعنی کچانی وەکو ڕۆژین زۆرن لەم کۆمەلگایەکە کپکراون کەس بە چیرۆکیان نازانێت نەکبەتی زۆریە بینی ڕۆژین بۆیە زۆرم خۆشەویست هەروە تازە باسی هەش دیوارکەین فەرموو پرسیارێک هەیە زۆرە کرێ هەرچەندم زۆرم حەز لە پرسیاری تەقلیدی نییە بەس مشکلە نییە منیش حەزەکەم بزانم کێشەی تۆ چی و لەگەڵ دراوەی هەش دیوار من خودی خۆم کێشەیەکی وام نەبووە لەگەڵ ئەی بۆڵێن کێشەکە خودی خۆت بوو یعنی گشتی درنەوە خودی خۆت من یەک تەبیعەتم هەیە و هەموو ئەوانەشی کە ئیشیان لەگەڵەکەم ئەم ناسن قەت حەزم بە کێشە نییە و لە ئیشی شائڕۆم ئیشی خۆمەکەم یەمە دەرەوە بەڵام کە کێشەش ئێخەمەگرێ ڕوبەڕوویەمەوە ڕاناکەم فرۆشیار بن من کڕیاری و کێشەم هیچ مشکیلەم نییە هەش دیوار
تایبەتە بۆ من لە چ لەبەرەوەی من حەزم بە دراما نەبوو باشە ئەموت من هەر لە سینەمایە کارەکەم شەوێکیان مامۆستا کارۆخ پەیوەندی پێوە کردم من و مامۆستا کارۆخ برادەرایەتیمان هەبوو پێکەوە پێش 8 دیوار کە چەند ئیشێکی تریشی نووسیوە درامایەکی تری هەیە هەر تایبەت لەسەر من ئەینووسی پەیوەندی پێوە کردم شەوێکیان وتی ڤانیا سێتکۆمێکم هەیە ئەمێ بەشدار بێ وتم وەڵای مامۆستا کارۆخ من سێتکۆمە چێت بەلای کۆمیدیایە من تەسەوور ناکەم بتوانم یعنی لە کۆمیدیایە کار بکەم من ناتوانم ئەو نواندنە بکەم جا من ئەسە بەس فیلمی ئەزمون و فیلمی ئالوودەم کردووە ئەترسام ینی من زۆریش حەزم بە ناوبانگ نەبوو حەزم بە دەرکەوتن نەبوو ئەموو قەی ناکە سینەماکەم نازانێ بە کەسێکی نوخبە ینی کەسانێکە عاشقی سینەمان بەڵام دراماکە منەچمە هەموو ماڵێکەوە زۆر ینی تایە بە ناوبانگە بم حەزم لێی نەبوو وتم ناتوانم ئەمانە وتی ڤانیا بێ بیکەی وتی کۆمیدیامەکە خۆ چۆن حەزت لێ بیکە وتم باشە مامۆستا کارۆخ لەبەر تۆ لەبەرەوەی برادەرمی تۆمانە یعنی قسەی تۆم پێ ناشکێنرێ بەسەر چاو ئەو بوو بۆی باسکردم ئیشەکە وایە و تەواو لەبەر برادەرایەتی کردە بەڵێ ئەی چیرۆکەوە بەدڵ نەبوو کە بۆی باس کردم ئەکی چیرۆکەکەشم بەدڵ بچکە کە باسی شانیای بە کردم حەزم لە شانیا بە حەروک و عجول و ئەم شتانە بوو هەستمە کرد ینی لە شانیایە ئەتوانم حڕ بم لە نواندنە ئاوا دەست و قاچم نە ئەبەستراکە بێ بە جۆرێکی زۆر تایبەت نواندن بکەم زۆر حڕ بووم کە سەیری شتێکیتەوە شانیا پێوی دیارە زۆر حڕ نواندن ئەکات ئەوە بوو دەستم کرد بە کارەکە ڕۆشت ماوێ تقریبا 2 مانگێک من سلێمانیم بەجێهێشت هاتم هەولێر بە تەنیا ژیام کارەکەم زۆر خۆشویست زۆر بە دڵەوە ئەم کرد بەڵام بمانێت و نەوانێت لە هەموو ئیشێکە کێشەی تێ ئەکەوێت باشە من یەک دوو جار هاتمە سەر سێتەکەتان یعنی هەر تۆم ئەبینی ئەم لە تۆ هەر بۆڵەتەوە ئەم بۆڵانە چی بەگەر کێشە نەبوو ئەزای چۆن بوو من ڕۆژێکیان بە حەقیقەت ینی باڕاستی بڵێم ڕۆژێکیان من شەڕم کرد بەڵام لەسەر حەق بووم زۆر بە تاواتی لەسەر حەق بووم دیمەنی ماڵە کۆنەکە دەستی پێکردەوە ئیتر ئێمە چوو بینە ناو تەسویرەوە طبعا ڕێزم هەیە بۆ هەموو ستافەکە لێرەوە ینی ماندوو نەبن هەر هەمویانم خۆشەوێت بەڵام لە وەکووتم لە کاتی ئیشە کێشەشە ڕوو ئەیات ڕۆژێکیان چوومە سەر سێت لە ستۆدیۆکەیا بووم بۆ نمونە ئێرە بەشی ماڵە کۆنەکە بوو خەریکی دیکۆر بوون بە پێڵاوە ئەچوونە سەر جێگاکە ئەو شوێنی ئێمە تاسویرمان لێ کرد منیش خۆم تەبیعەتم زۆر ئەهام بە کوردێک خۆمانەڵن تەبیعەت پیسە تەبیعەت ناخۆشە زۆر عەمەلیم کە ئەوە مەبینی بە پێڵاوە چون ئەگەر ئەوەش نەبیت ینی تەبیعەتی شدوانە بێت و احترامن بۆ کەسی بەرامبەر پێویست ناکە بە پێڵاوە بچیتە سەر شوێنێک کە ئەم کەسە لێی دانیشە هەڵسوکەوتی لێ ئەکات منیش هاتمە دەرەوە وتم تخوا پێیان بڵێن با بە پێڵاوە نەچنابێ خۆش نییە یعنی من ناتوانم یعنی ئاوە تەمسیلکەم بە جددی ئەو جێگێ من لەسەری دانیشم وتیانەکەی لە دەرەوە بووم و ڕۆشتمەوە ژوورەوە سەیرەکەم هەر بە پێڵاوان هاتمەوە دەرەوە وتم ئیتر خەریکە مێشکم تەبگەکە چاخۆمە ئەسەڵ بیم وتم خەریکە مێشکم تەبگەکات پێیانەڵێن یان چی ئەوە بوو هاتنە ژوورەوە وتیان کەستان بە پێڵاوە نبن وتیان ئێمە ناتوانین پێڵاو داکەنین و لە پێیکەینەوە داینین و لە پێیکەینەوە وتم ببورن ئەزانم شتەکە ناخۆشە زەحمەتە بەڵام ئێوە بە پێڵاوانەوە ئەڕۆن بۆ بازار پیسی بازار هەڵەگرێ پێڵاوەکان یەنەوە دوو لە ڕووی ئێوە ینی ببورن هەم بۆ بینەرانیش پێوی ئەچنە توالێت
ئەمە هەمووی پیسی و میکرۆبەتەوەی هێنی ڕۆژێکیان دیمەنێکی نان خواردنمان هەبوو هەرە و ڕۆژە قاپەکان هیچی نەشۆرا بوو ئەوەی کە من نانە خۆم وەڵم کەچە بوو مایۆنیز یعنی هەنێ ئێڵنجە هەیە کە ئەممایەوە لە ناو تەمسیلەکە هەمی ڕاستی بوو چونکە هەموو شتەکان پیس بوو زۆر ناخۆش بوو ئێلەویایە من ئەگەر بۆ نمونە گلەیەکیش دەربە بڕم حەقی خۆم هێنانە ڕاستە پێویستە بێ حەقی خۆیەتی پێویستە چونکە هەموو شتێک سوزانم احترامی بۆدانی هەتا بەسیترین شت کە بەکاری هێنی بۆ هەر ئیشێکرد نەک تەنها لە سینەمایە تۆزە و ئیشەشتان هەر نەهات بوو ئای من ئاگدارم جارێک ستۆدیۆ و لۆکیشنی دراماگە سوتا بە یەکجاری تۆ نەخۆش کەوتی ماوەیەکی زۆر تەسویرتان ڕاگرت کاکار خوا فەرسەتی بە یعنی بەڕاستی ماندوو بوو پێوەی کاکام لەو ئیشانت زیاتر لە هەمویان بەدڵتر بوو یعنی لی پەشیمانی چ ئەزمون چ ئالوودە چ هەر دیوار هیچ ئیشێکیان لی پەشیماننی و هەرسێ ئیشەکەش کارکتەری جیاوازم تاقی کردوتەوە و هەموو جارێکیش هەر کارێکی تر بکەم حەزەکەم کارکتەری جیاوازتر تاقی بکەمەوە و حەزم بۆ کارکتەرانەیە کە هەموو خانمێکی ئەکتەر دەستی بۆ نابات حەزەکەم کە هاتووم من نواندن ئەەکەم کەواتە ئەبێ ئەو کارکتەرانش بەرجەستە بکەم کە لە ناو کۆمەلگاکەمە هەیە تا لە ڕێگەی کارێکەوە پیشانی بینەر بدرێ تۆ خۆ کام سیزنەیانە بەدڵ بوو بینی دوانیە ئی دووەمی هەژ دیوار هی دوو هەمم نەبەخوانم بینی بۆ بەڕاستی باسییانە کردی لە حڵقەکانە یەک دوزار بەشی دووهەمی هەش دیوار نەمبینی تەنیا لە تیکتۆک و لە ئینستاگرام ومانەوە تاگەکرام لەوانەوە بەش ئەم بینی بۆ سێرە نەکرد ینی لە حەقدا بوو عاجز بووی یەکەم بەجددی کاتم نەبوو لە ئیشی ترا بووم زۆر مەشغوڵ بووم دووهەم من با بەڕاستی بیڵێم بەڵێ یعنی ناخۆشیەک هەبوو لە دڵما کە هەستمە کرد ئەگەر سەیری نەکەم باشترم بۆ وعدت پێدرا بوو مەسەلەن سیزنی دووەمی ژەرتۆ بەڵێ سیناریۆشم بۆ باسکرا بوو من تا ئەو کاتەش دەستکاری قژمەم نەکرد بەڵام هاتم بۆ تەسویری تەسویر عەفو ببورە هاتم بۆ نمایشی فیلمی ئالوودە لە شاری هەولێر لەوێ بووین پیاوێک هاتووتی شانیا خانەوە ئینشاڵڵا بەیانی لەسەر سێتەوە بینم وتم گیان وتی بەیانی لە تەسویرە و بینمەمان و لە گوندەکە وتم گوندی چی؟ وتی ئەی بەیانی تەسویری هەژ دیوار نییە تۆش نایی بۆ ئەوێ ئەکتەری سەرەکینیت وتم ئێ ڕاستەکەی با ئینشاڵڵا ئێمە یعنی زۆر ناخۆش بوو بۆ من چکە ئەتەکێتی ئیشکردنەکە وایە بەس خەڵکی ژەر بینەری ژانی چاوەڕێی ئەویانە کرد تۆ جارێکتر لە سیزنی دووەمە هەبی بەس چی کێشە چی بۆ نەبووی مادەم سیناریۆت بۆ باس کراوە باوەڕم پێ بکات بڵند هەتا ئەم دەقەیە بە تەواوەتی لە سەیاسا منیش نازانم بۆ لەبەرەوەی ئەگەر بۆ نمونە مامۆستا کارۆخ کە تا ئەم دەقەیەش قسەم لەگەڵ نەکردوێتەوە ڕێزیشم هەیە بۆی لێرەوە بەڵام تا ئەم دەقەیە قسەم لەگەڵ نەکردوێتەوە لە دوای تەواوبوونی بەشی یەکەمی هەژ دیوار کە پێویست نەکا منی تیابم بەجددی زۆر بابەڕوونی بڵێم نەمردوم بۆ ئەوی لە ئیشەکە هەبووم چکە من پێشتر خاوەنی دوو کاری زۆر گەورە بووم اینجا من بانکراومەتە ئەو ئیشەوە هەندێک کەس وازانن من یەکەمین کارم بووە لەبەرەوەی لە ڕێگەی و درامایەوە زیاتر ناسێنراوم من خاوەنی دوو ئیشی تر بووم دوو فیلمی سینەمایی بووم وەزائیدەن خاوەنی 9 ساڵ کارکردن بووم لە پشتی کامێرە بەڵام کە پێویست نەکام منی تیابم زۆر ئاساییە ڤانیاخان بەشی دووهەم پێویست ناکاتۆی تیابیت وا پێویستەکات تەنیا ئەم جۆرە کارکتەرانە بن ئەمە سیناریۆکەمانە ئەو سیناریۆی بۆ تۆم باس کردووە گۆڕاوە
يعني گۆڕا ئێمە- و نەک ئەوەی ڕۆڵی تۆ بدەن بە یەکێشت. سیناریۆکەیان گۆڕی بوو ئۆکێ. چونکە سیناریۆکە بەو شێوەیە نەبوو کە نووسی و بەشێکیش لە بیرۆکەی بەشی دوو هەم من بووم یان بە مامۆستاکارەوە منەوە بیرۆکەیم یایە تەنانەت وتم بەش بڕۆ ئەو با لێرەوە بۆی پێش بخەم پێم وت بەش بڕۆ تا ئەو سەردەمەی ئەگەیتە نیاندەرتاڵیش تی ئافەرم زۆرم بەدڵ یەکێک لەوانەیە کە فکرەی سیزنی زیاتری هەژدیواریدا تۆ بووی. ئەمە ڕۆحیەتێکی زۆر خۆشە. ئەگەر من بم مەسەلەن من وە خۆم زۆر حەزەکەم کاتێک کەسە گیشم لەگەڵەکە ڕای هەبێ بەڵام مەرج نییە خۆ هەموو کەسیش تەقەبولی ڕای هەموو کەس بکەوە نیە بەس پێما بێ هەنێک جار شت لەوانێ زۆر و بور بێ ڕەنگە دووەم جار بمایتایەوە ڕۆڵەکە بە نوعێکی تر تەسەور ناکردوای لێ ینی بایتایەوە بۆ سیزنی دووەم ڕۆڵەکان نەگۆڕا مەسەلەن ێستا لەم سنوور لە هەولێر و لە سلێمانیژە ئەوەی بە گوێمەکەوێتەوە ینی خەڵک خۆشەویستێکی زۆریان هەیە بۆ بینەرانەوانە هەموو ینی زۆر فانی باشت پیا کردو ئەجا چ ئەمان بینی لە سۆشیال میدیا من خۆم متابعی هەردووکیم کرد بەڕاستی بۆیە یعنی جۆرە خۆشەویستێکی باشە بەدەزێنە بەس تەسەورەکەی لە سیزنی دووەمیشە هەروە بوو. من ناتوانم گرنتی لە سەیاسە بم بەوەی کە سیزنی دوو هەمیش بۆ من بە هەمان شێوازە بوو بەڵام ئەگەر بەپێی ئەو فیدباکە بێ کە من ئەم بینیەوە بۆم ئەهاتەوە ینی زۆربەی مسکری نەکرد هەڵمەگرت زۆر خۆش بوو بۆ من نامەیان بۆ ئەناردم کۆمنت ڕیپلەی ئەم شتانە ئەیان وت لە یەکەم حەڵقەیان ناوی تۆ هێنراوە ئەگەر یەیتەوە با دانیشین سەیریکەین ئەگەر نایتەوە بە ئێمە واز لە دراماکە بێنین چونکە هیچ تامێکی نییە ببێتەوە ئەم شتانە بۆ من زۆر خۆش بووە. تۆ چی جوابیانە؟ من لە دوای هەر هەمووی ئەمە یەکەمین جارمە قسە لەسەر و بابەتاکەم قەت قسەم لەسەر نەکردووە تەنیا ئەوەنە نەبێ وابزانم یەک ڤیدیۆم کرد لەگەڵ یەک پۆستم کرد وتم من لە بەشی دوو هەمی درامای هەژدیوار بەشدار نابم هەر ئەوانم قسە کرد لەسەری. باش بە ڕۆڵی کێ زۆر سەرچام بووی لە هەژدیوار هینکەینەوە؟ هەژدیوار هەموو ئەکتەرەکان لەلام زۆر باش بوون بە تایبەت مامۆستا ئیبراهیم حەکیم لەگەڵ ئەوە زۆر دڵخۆش بوو زۆر سروشتی نواندنمانە کرد ینی جاری هەبوو لە نەس دەرەچین کارکردن لەگەڵی زۆر تایبەت بوو زۆر خۆش بوو. مامۆستا یەکێکە لە ئەکتەرە هەرە بەتوانە کۆنەکان و دێرینەکانی شاری هەولێر منی ژەروام وەک تۆ مەزانی کە ئیبینم یعنی ئەو نەخۆشەویستەوە نەشیرینە حەزەکەم باوەش پیاکەم یەکسەر دەستەکەم بە پێکەنین شتێکی خۆش بگەڕمەوە لەسەرەوە ئای بۆنە لەگەڵ مامۆستا ئیبراهیم ئەو کاتانی کە تەسویرمانە کرد دیمەنێکمان هەبوو نان خواردن بوو ئەخیر حیواری مامۆستا ئیبراهیم بوو کە تەواو ئەبوو ئیترە بێت تۆ چاوەڕێ بکەی هەر خەریکی نواندن بی چاوەڕێ بکەی دەرهێنەر کەچێ باتێ ڕاست کە تەواوە بۆی زانی حیوار هیچ نەماوە تەواو ئیتر پێویستە کەت بدرێت چاوەڕێی کاکاروخی ناکرد ئاوای کرد تی تەواو حیوار نەما لای خۆی کۆتایی پێهێنا لای خۆی کۆتایی پێهێنا دیمەنێکیشمان هەبوو لەناو ماڵەکە ئەگریم بیری خێزانەکە مەکەم هین 2023 ئەگریان وەمانە لە نیوەی دیمەنەکە مامۆستا ئیبراهیم یەتە لام و کۆمەڵە دیالۆگمان هەیە پێکەوە ئەبورێم لەسەر کورسیەکەکەوم کێکەوە ئەمەلەی تایە کە ئیتر تەواو لێرەیە دیالۆگ نییە کە هاتە لەم سێنێتەوە ئاوای کرد وەستا زۆر تەواو ئیشکردن لەگەڵی زۆر تایبەتە زۆر خۆشە. سڵاومان هەیە بۆ مامۆستا ئینشەڵڵا هەر تەمەند درێژ بێ. ئامین ئینشەڵڵا.
زۆر باسیێش دیوەرمان کرا بابی لەسەر ئالوودە لە ئالوودە چۆن بوو ئەزمونێکی چۆن بوو بۆ تۆ؟ ئالوودە ئەویش هەر تایبەت بوو، زۆرم تایبەت بوو بەڵام ئالوودە جیاوازتر بوو لەبەرەوەی لەگەڵ کۆمەڵە ئەکتەری زۆر بەتوانە بوو. یعنی مامۆستا پێشڕۆ خۆی مامۆستایی بەشی شانۆیە لە پەیمانگای هونەرە جوانەکان. تۆزێ سترێسی هەبوو کە تۆ بەرامبەر ئەم ئەکتەرانە نواندن و ئەش بێ هەوڵ بەی چۆنەڵێ نواندنت بتوانی زاڵی بکەیت، چکە ئەم منافەسەیە لە بینی هەموو ئەکتەرێکە بێت. ئەوە بۆ من زۆر جیاواز بوو کە ئەکتەرەکان زۆر باش بوون، ئەکتەرەکان تایبەت بوون، کەسانی زۆر بەناوبانگ زۆر پرۆفیشناڵ لە ڕووی نواندنە. دەست خۆش. طبعا هەتا فیلمی باشتر هەبێ باشترە ئالوودەش هەر دیسانەوە پێشتریش لە حەڵقەکانی تر چ لەگەڵ کاکسیروان و خەیبەر و جەماعەت باسمان کرد. ئالوودەش یەکێکە لە فیلمە باشەکان بەڕاستی توانین پێی بڵین کە گۆڕانکاریەکی دروست کرد لە سینەمای کوردیە لە چاو ئەو چەند ساڵ. چیرۆکەکەی جیاواز بوو، چیرۆکەی جیاواز بوو، زۆر یعنی زۆر ڕایە کێشای خۆی عادەتەن ئەڵێن یەکەم جار کە لە فیلمێکە ڕۆڵە گێڕی وەکو جوچکەوەیە کە لە دایکی و ڕینەکانی جیابێتەوە هەر لە خۆی ئاواکە لە دووەم بەرهەما تۆزێ باشتریتەوە سەر ڕێگەکە بەس هەر نازانین چیەکەی لە ئەڵێن لە سێمە یعنی تەواوی ترەتوانی بکەویتە سەر پێی خۆت و خۆت ئامادەکەی. تۆ خۆ دروست و ئامادە کرد بوو بۆ ئالوودە کە سێم مەسەلەن بەرهەمت بوو سێم جار بوو ڕۆڵ لە ئیشێکی جددیان جارم بوو بۆ ئالوودە پێشین کرا؟ ئالوودە پێش هەش دیوار بوو، یەکەمینم ئەزمون بوو، دووهەمینم ئالوودە بوو، سێهەمین یعنی قۆتەکە و هەمووی لە هەش دیوارەوە کارێنە. بەڵێ بەڵام هەش دیوار ئەزین چۆن بوو زۆر حڕ بووم لە نواندنە. مامۆستا کارۆخیش زۆر تەداخلی ناکردم، ناها بڵێ ئەمە بکە ئەوە بکە چۆنەڵی سوکانەکەی یا بۆ دەست خۆم دیارە سیقەی پێت بوو، یعنی زانیوێتی کاکتەرێکی باشی هەڵبەتە. ئالوودە دووهەمین ئیشم بوو، ئێمە ماوەیەکی زۆر تقریبان 3 مانگێک پرۆڤەمان کرد لەسەر ئالوودە. هەمومان بەساکەیش دراما بۆ تۆ 3 مانگ پرۆڤە و مانگێک تەسویر. ئەرەوەڵا هیچ فەرقی نییە. ماوەی و 3 مانگە ئێمە پرۆڤەمان کە کاتێک چوینە سەرسێت بۆ تەسویر دیالۆگمان هەمووی لەبەر مشتامان، یعنی زۆر تەئخیر نابووین، بە ئاسانی ئیشەکە ئەڕێ. دیسان لەوێ وەک خۆت باست کرد کۆمەڵە یەکتەری زۆر باش لەگەڵ بووە لە ئیشەکە. لەوێش مشکیلە هەبوو وەک هەش دیوار؟ خۆم مشکیلەم هەبوو، سپاس بۆ تۆ نەبوو خەڵکی بوو حەقم بەسە کەسی تریشەوە نییە. ئەزین چۆن کاک بڵند بۆ کۆی کە لە پێشتری شاوتم لە هەموو شوێنە کاتێک کە کۆمەڵێک کەس کار ئەکەن پێکەوە مشکیلە هەر ئەبێ بەخوا نابێ هەبێ بەخوا هەر ئەبێ لێرە هەر ئەبێ ڕاستە منی ئیشم کردو هەر مشکیلەم هەبووە بەس نەبێ باشترە خۆمان فێرکیت نابێ مشکیلە هەبێ بەڵام حساباتی هەموو شتێک تەواوکەی تۆ بزانی کێ بۆچی بەکارێنی چیەکەی چی ناکەی. من هۆکارەکەیت پێ بڵم لەگەڵ ڕێزم بۆ هەر هەمووی، بەڵام ئێمە کارێکەکەین خۆمان لێ بێ بە ئەستێرەیەکی هۆلیوود تەواو یەک کارێک کردووە ئیتر ئەگەر وەکو دەرهێنەر بێ وەکو DOP بێ وەکو ئەمە بێ وەکو ئەوە بێ وەکو هەرچی پۆزیشنێک بێ وەکو ئەکتەریش بێ وای لێیت ئەم کەسە نابێ کەسێکی کا بۆ نمونە پێی بڵێ ئەمە بکە کەستەکە پێی کەمە بێتەوە. ئەکید لە ئەکتەری شاوایە من دایمە وشتاڵم ئەکتەر دوو کەسولەتێکین بەڵام هەمووی ڕقی لەیەکە، ئەوە حەقیقەتە. من ئەوەنە دژایەتی ئەکرم تا خواڵە بەسە سیرەکەم ئەکتەری ئافرەت هەیە وتویانە بۆ ڤانیاتان کردو بە ئەکتەر
ئەو نیشانی تاوا کردوونە سینەمای تاوا کرد. من بمەڵم بە هەواس ئەزای چۆنە نواندن ڕۆحیەتە ئەبێ لە ناو ڕۆحتا بوونی هەبێت ئەو توانایەت هەبێ پەیوەندی بەسەر ئەوە نییە کە تۆ ئەو بەشە بخوێنی ئەگەر بێت و بشی خوێنیت ئەکادیمیان فێر ببی زۆر خۆشە. نا ئەزای خۆی شتێکەیە هیچ کاتێک مەسەلەن فێربوون لە دەرس و دەور و لە پەروەردەی بە تایبەتە پەروەردەی خۆشمان ئەوە پەروەردەیەکی بەخۆتمان نییە بەڕاستی کە بڵێنی تر ئەمە یەک کارەکتەری تەواوت بۆ دروستەکە لەگەڵ ڕێزم بۆوانەی کە خوێندویانەوە کە لەو بوارەیە قوڵ بوونەتەوە ماستەریان خوێندووە و کۆلێژی هونەریان خوێندووە و مەحەدیان خوێندووە بەڵام بڕوا بکە ئەوەی کە بە تەجروبە ئێستا ببینە ئەوانەی کە دیارن لە کوردستانە زۆربیان ئەسڵەن ئەکادمی نین ڕاستە یعنی لەمە با بڵێن وەک ئەکتەر چ جاوەک دەرهێنەر هەر هەر یعنی هیچ کەسێکی ئەکادمی نییە ئیلا هەمووی خۆڕست کە هەمووی بە تەجروبە فێر بووە یعنی ئەو خزمەتەی کە ئەزمموی ئیشکردن پێدەبەخشێ زۆر لەو خزمەتە زیاترە کە تۆ 4 ساڵ 5 ساڵ لە مەحەدێکا بخوێنی زۆر گەورەترە بۆیە من پێم وایە دایمە کەسی باش ئەکتەری باش سینەماکاری باش هونەرمەندی باش ئەو هونەرمەندانن کە خۆیان بە ئەزمون دروستە بنەوەکە لە زیاتر ئەمریکاریان کردەوە وەک لەوەی کە خوێند بێتیان و خوێندنی سینەماش چەند ساڵی پێش ئێستا نەبوو ڕاستە لە کوردستانەوە کاتی کە من چوومە جامیعە لە هەولێر هەبوو دایکم حەزی ناکرد بێمە هەولێر بخوێن و بژیم ناچار بەشێکی ترم خوێند لەبرەی لە سلێمانی نەبوو. ڕاست سیروان چۆن بوو تەعاملکردن لەگەڵی خۆش بوو؟ ئای کاک سیروان خوا زۆرم خۆشە زۆر کەسێکی باشە یعنی حەزەکەم ئێستا ئیشێکی تر هەبێت تەلەفۆنم بۆ کابلەپانیا بەیانی وەرە سەر تەسویر من ناو لێ ناوە سیروان پەپولە بەخوا پەپولەیە یعنی زۆر کەسێکی پاک و هادئ و لەسەر خۆ دانیشە دانیشە لەگەڵ وانە هەرونێ تاڵ زۆر کەسێکی هاد لەسەر خۆ کەسێکی باش بە من ئەو ئاواتە بۆ کاک سیروان خوازم کە ئیشی زۆر باش بکە پێی ئەڵێم ئەزانم لە ڕێ بەخوا کاک سیروان با منی دیانە بم بزانە چیەکەم زایبەزدێڵی باتیانەوە نازام توی تێیانە بەزانم کە لە ڕێ زوو قساکەوە زۆر پێم خۆشەکەی تەبعاً کاک سیروان جێکێکە لەوانی کە زەحمی زۆردا لەو وارەیە ئالوودام لەبەر کاک سیروان کردم بەخوا باشت کرد کاک سیروان وەزائیدەن ڕێز و ئەحترامی کاک لاوان کاکێ لاوان ڕواندسی کاک لاوان لەبەر ئەو دوانە من ئالوودەم کرد یەکەم جار کە ڕازی بووم بە ئیشەکە باشت کرد غەڵەتت نەکرد نانا شتێکی زۆر باشم کرد خەڵک بەدڵیان بوو بەڕاستی بینەرێکی زۆر باشی هەبوو ئالوودە زۆر باش بوو هەتا ئەزانی ئەو بینەرانە هەتا زیاتر هەبن باشترە ئەتوان بەردەوامی بە فیلمە درێ ئەوتە کاک سیروان خەریکی ئیشە فیرۆزی بێ لە ئێستاوە تۆزە باسی ڕۆڵەکەی خۆت بکە لە ئالوودە تەواوی تر 52,000 خەڵک بینیوێتی نابێ بە سپۆیڵ باسی تەبیعیە تر ئێستا شیراز کارەکتەرێکی عەجوول بوو کارەکتەرێک بوو حەزی بە ژیانی مۆدێرن بوو حەزی بوو شتی مۆدێرنی پێبێت و ئەم جۆرە بابەتانە پەیوەندی خۆشەویستی هەیە لەگەڵ کەسێک کە لە تەمەنە زۆر لە خۆی گەورەترە نەک زۆر یعنی با بڵێن گەورەترە خۆشەویستێتی و کۆمەڵێک هاوڕێن پێکەوە ئەم خۆشەویستەی وای لێ ئەکات کە پەیوەندی نێوان ئەم دوو ژن و مێردەی هاوڕێیان تێک بات لە ڕێوەی کە بینیتە ئەچێتە ماڵەکە بە حساب
مریەمیان ئاش کردوەوە میشە پێ سەریەکەی بە قوڕە بەڵێ سەریەکە بە قوڕە بەمەوە. دوای ئەوە شیراز نازانێ یعنی ئەم ژن و مێردەی هاوڕێیان لە یەکتر ئەکات بەڵام نازانێ شیراز خۆی هەدەفەکەی ئەوە نییە کە هین شیراز هەدەفەکەی ئەوەیە ئەو شتانەکە لە پێناوەوەی بە خۆشەویستەکەی بگات و هەموو شتێک بە قسەی خۆشەویستەکەی ئەکا لە پێناوی خۆشەویستی بۆ خۆشەویستەکەی. بەڵام لەکوی لە کۆتایە جەرەکەوێت ئەبینرێ شیرازیش هەڵخەڵەتێن لەلایەن خۆشەویستەکەیەوە کە خۆشەویستەکەی بە شیراز ئەم ژن و مێردەی لێ کردو خۆی ئەچێتە داوای خۆی مریەمە هێنێ تا لە کۆتایی یا شیراز ئەچێتە بەری بەمەوە کاچێتە بەری بەمە و کاکردی و ئەوان ئەچێتە تەنیشت پێشڕە و توانای کارکتەرەکان میرنەما بۆ هێنای ڕاستی خۆیانەڵم کاتێکە چێتە تەنیشتی پێی ئەڵێ من کچێنی خۆمم یایتێ بەس تۆ چووی مریەمت هێنا لەبەرەوەی هەموو شتێکی بە قساکە لە پێناوی کە کچێنی نەما. کام دیمەنە زۆر بەدڵ بوو لە ئالوودە خۆشتی تیانە بوو بێتی کێشە نییە مەسەلەن دیمەنێک کە زۆر زۆر خۆت حەزت لێ بوو. دیمەنی حەمامەکەم زۆر بەدڵ بوو ئەو دیمەنی حەمامەکە کە لە سجنەکەیان ئەڵێ ئیتفاقتان کردو هەمووتان ئەڵەن دیمەنی حەمامەکە ئەو کاتە شەمومان سیروانی ژەرەوەی دیمەنی حەمامەکە زۆر دیمەنێکی زۆر جوان بوو بەلامەوە ئەوی حەمامەکە. بۆچی منەمەوێت تێ بگەم بۆچی یعنی من بینیمە یعنی دیمەنی زۆر زۆر جوانی تیا بوو بەڕاستی هەندێک شوێنی تیا بوو ئەگەر بە شێوە سایکۆلۆژیەکەی لێکی بیتەوە توانی بیکی بە باشترین دیمەنی فیلمەکە بەس دیمەنی حەمامەکە نەبوو لە کاتێکە مەسەلەن دیمەنی حەمامەکە دایلۆگێکی شیتیان نەبوو یعنی دیمەنی تر هەبوو زۆر بەقوت بوو بەس بۆ ئەو دیمەنە چۆتە ناو خەڵک زیاتر یعنی دیمەنی باشتر هەبوو تەسەورەکە ئەکید بەڵام هەر کەسە و بەپێی بینینی خۆی بۆ ئیشەکە حەز لە دیمەنێکەکە من شخصی خۆم دیمەنی حەمامەکەم زۆر بەدڵ بوو و زۆر واقع بوو ئەوی حەمامەکە یعنی تۆ بیهێنە پێش چاوی خۆ و ئەم کەسانە لە سجنان کۆمەڵی خەفەت بێتاقەتی دنیای ڕووناک نبینن بە چاویان بەو هەموو نەهامەتی و کێشۆ مشاکلەی خۆیانەوە لەویا ئەو خۆیان خاڵیەکەنەوە هەڵە پەڕن دڵخۆشن بەڵام لە پڕ یەک قسە بە بەمە ئەوترێ ژنەکە و شوی کردەوە بە براتەرەکە هەم خۆشە خەفەتیش دەهاتێم ناخۆشە هەر بەردەوامە بی لە ئیش بەتەمای ئێستا پێش ئەوەی جاویۆم بیتەوە ئێستا تەواو خۆت پێ ئەکتەرێکی کاملەوە نییە پێ دوایە کە تر تەواو باشی هەر ڕۆڵێکت بنێ هەرچەنە قورسیش بێتوانی بە باشی بەرجەستێکی ناتوانم ئەو بڕیارە بم چکە ئەبێ سەیری کارکتەرەکە دەبڵێ آخر ئەزین چۆنە ئەگەر بژڵێمە ئەڵێن وەڵاوە لە خۆی بایۆ و پۆز لێ لە خۆبایی بوون جیاوازە و باوەڕ بەخۆبوونی جیاواز خۆم قەناعەتم بەخۆم هەیە چونکە شتێکم بوێ یەکشت کە خستمە مێشکمەوە ئەیکەم هەوڵی بۆ ئەیە بۆیە هەستەکەم یعنی هەر ئیشێک بێتە بەردەسم ئەگەر ئیشەکە بە تەواوەتی کاملەن بە دڵم بێت دڵنیام لەوی ئەتوانم بە باشی بەرجەستی بکەم لە کاتێکە دەرهێنەر باش بێت ڕێگەت پێ بە کە چۆن لەسەر کارکتەرەکە ڕێبکەون تۆ کارکتەرەکە چۆن بەرجەستە بکەی و دەتوانی سەرنجت هەبێت لەسەر کارکتەر جگە لەوەش تۆزێ لای ئێمە کێشەمان ئەوەیە جگە لە دەرهێنەر سێ چوار کەسی ترمان هەیە تەداخولەکەن
لە شوێنی خۆی ئەو وامەکە ئەو وامەکە ئەو وامەکە لەسەر کورسیەکە ئاوامەکە من ئەکتەرەکەم من وا مرتاحم ئەم کارکتەرە ئاوا بەرجەستە بکەم تۆ نەدەرهێنەری نە هیچ کەسێکی بۆی لەویا ئەحساسی من ئەحساسی ئەکتەرێکی ترتێکی ئەمە خۆش نییە وەزائیدەن ئێمە لێرە یەک کێشەمان هەیە بۆیە ئەکتەرمان بە تەواوەتی دروست نابێ کارکردنمان کەمە ڕاست بەرهەممان ساڵی 2 ساڵ جارێک فیلمێک بەرهەمە هێنرێ ئەم فیلمەش 5-6 ئەکتەری تایە ئەوانی تر هیچ تۆ لەوانەیە ئەکتەر هەیەم لەوانەیە 6 ساڵ جارێک چاوەڕێ کاتە تا ئیشێکێتە بەردەمی ئێکە ئیشەکەیەتە بەردەمی ئەچێتەوە ناو ئیشەکە هەستەکە یەکەم جاریەتی کار بکات ڕاست نامۆ بپی یعنی تۆ ماوەیەکی زۆر ئیژنەکەی تەواان لە تواناکانت کەمە بێتەوە تۆ ممارەسانە ناتوانی بەباشی کەڵکیان لێ وەرگریتەوە بۆ بەرهەمی تر خەریکی ئیشی تری بە بزانم خەریکی درامایکی نوێم هەیە ئەمەیان جارە لە دۆک ئەم جاریان لە هەولێر دۆک سلێمانی ئەویش لەگەڵ کاک حوسێن حەسەنە دەرهێنەرێکی زۆر باش ئەکتەرێکی زۆر بەتوانە من ئەگەر بە قسەکەت بیر نەچێت ئەگەر باسکەن بڵێن لە ئەواز لەلایەنی دەرهێنان بێنە ئەوە کە خۆی هات بۆ ێرە قسەی لەگەڵەکەم لەبارەیەوە بەزڕای خۆم لەسەر وەک ئەکتەر کە بڵێن ئەکتەرێکی باش هەیە 2 ئەکتەری باش هەیە لە کوردستانە ئەگەر وا بڵێن یەکێک لەوانە حوسێن حەسەنە بەدڵنیاییەوە یەکێکە لەو ئەکتەرانی کە چێژی لێبینی کە سەیری ئەەکەی چێژ لە جوڵەکانی بینی لە حیوارەکانی شێوازی وتنی ئینشاءالله خوا تەمەنیمان هەر بۆ درێژکە ئامین ئینشاءالله خەڵکی تری ئاواش دروست بن ئامین ببوورە پێم بڵێ ئەو ئیشەم هەیە لەگەڵ کاک حوسێن کاک حوسێن یەکەم جار کە ناسیم لە فیلمی ئەزمون ناسیم کارکتەری مردی خوشکەکەمی هەبوو وتم دراماکەم کردووە بۆ ئەوە هیچ ستافەکەم ئەناسی و یعنی دڵخۆش بووم لەوەی کە من لەگەڵ ستافەیە کار بکەم بەڵام وتم ئیشێکم خۆم ئەوە هیچ کوردە یعنی بەڵام خەڵکی سلێمانی وتم ئیشێکم کردو بۆ هەولێر کە تایبەت مۆرکێکی پێ بۆ هەولێر وەزائیدەن ئەمەش هەمویان بادینی دۆکین بەس منیش سۆرانیم زۆر دڵخۆش بووم گوتاقانەوام لە ناویانە ئەو ئیشەش ئیشێکی زۆر جوان دەرەچێت درامایکی زۆر باش دەرئەچێت دڵنیام لەو شتە هەر بۆ کەناڵی وارەوە نیە؟ بەڵێ بۆ ئەوەیە ئەمە نوێترین کارمە ئینشاءالله کەی تەواو دوهەمین نابێ کەی سێریەکە خەڵک بخوای نازان زۆرتان ماوە کاتی تەسویر تەسەور ناکەمەوەنی نەما دەی زۆر باشە ئینشاءالله نمونەی کاک حەسەن هەر زۆر بێ ئەو ستافە و تەمەنین تۆش درێژ بێ بگەی بە هەموو ئاوات و شتەکانت مویمەوەیە پەرتەوازە نەبی من لە بیدایەتی پۆدکاستەکە هەڵبەتەوتمەوە ئاماژەیەکی باشە کە تۆ لە یەکەم فیلمە بەرکەوتنت لەگەڵ دەرهێنەرێکی وەک شەوکەت ئەمینە هەبوو لە یەکەم فیلما تۆ ئەو نەجاحەت هێناوە چوویتەتە دەرێ چوویتەتە جێیەک چوویتەتە فستیڤاڵێک بەڕاستی ئەکتەر و دەرهێنەرە گەورەکانی جیهان ساڵانە لەوێ ئامادەن بۆی هیوای بەردەوامی بۆ خوازم من شتێکم نەماوە ئەگەر تۆ شتێکت ما بێ منیش هیچم نییە تەنیا هیوای سەرکەوتنە بۆ خوازم بەرنامەکە و زۆر جوانە شتیوان نەکراوە لێرە حەزەکەم زۆر زیاتر بەرنامەکە و بەرەو پێش بەریت لەبەرەوەی بۆ سینەما و هونەری کوردی پێویستمان بە بەرنامی لەم شێوازە هەیە سینەماش گوناحەوە خۆی تاقتەنیا ئەبێ هاوکاری بکەین دووبارە دەستخۆش ڕێکی درێژت بڕی هاتی سپاس دەکەین زۆر سپاس هیوای بەردەوامیت بۆ خوازین و زۆر سپاس مەمنون